باسش بۆ بینەرانی خۆشەویست کە ئەمڕۆ بینەری ئێمە بن و دەسی ئێوە و دەسی هەموو لایەکش خۆش بێ پیرۆزبایەکی گەرمیش لە خۆمان و لە هەموو هەواڵانمانەکەین کە بە شێوەیەکی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستکەوت و سەرکەوتنێکی گەورەی بەدەستاورد لەم هەڵبژاردنەیە ئەمە شەواگەیەنێت کە وەک چۆن پێشتر ڕەوانشاد هەڵگری چەپکە گوڵەکەی شاری کەرکووک بوو ئێستاش لە بەردەوامبوونی ئەم هەڵگریە هەر بەردەوامە و بۆیە خەڵکی کەرکووک گوتمانەیان پێیەتی و دەنجی خۆیانیان پێی بەخشیوە. بەڵێ باڵ و پرسیارەوە دەست پێ بکەین. پەیامت چییە بۆ هەواڵانی یەکێتیوە؟ پەیامت چییە بۆ ئەو کوردە ڕەسەنانەی کە هیچ کاتێک ساد نابنەوە لەسەر کەرکووک و هەمیشە کەرکووک بە بەشێک لە خاکی پیرۆزی کوردستان نەزانن؟ بەدڵنیاییەوە هەمیشە کەرکووک بەشێک بووە، بەشێکی گرنگش بووە لە هەرێمی کوردستان و ئەنجارش کە خەڵک بە دەنگدانی خۆی ئەوەی سەلمان کە هەروە ئەمینێتەوە. بەڵام ئێمە لە کەرکووکە بیرکردنەوەی ئێمە و ڕوانگەی ئێمە بە تایبەتی لە بواری وەرزش جیاوازە لە بواری سیاسیەکانمانەیە. ئێمە هەمیشە هەڵگری ئەو چەپکە گوڵە بووینە نەتەوەکانی کەرکووک کورد و تورکمان و عەرەب بەبێ جیاوازی کرد و ئاشوور هیچ کاتێک هیچ فەرق و جیاوازیەکمان نەکردو لە ئێستاشدا هەر بەردەوامە بین لە دوای ئەمەش هەر بەردەوامە بین. من لە یەکێ لە کۆبنەوەکان لەگەڵ هەواڵ ئاسوود مامەند کە پیرۆزبایی بە تایبەتی لەو لە سۆرۆک پاڤڵەکەین بەڕاستی هەواڵ ئاسوود مامەند زۆر ماندوو بوو لەم هەڵبژاردنەدا 48 ڕۆژ بەبێ ئەوەی کە یەک دەقەش بۆ یەک سانیێژ ئیستراحەت بکا بەردەوام لە گەڕانی کۆڵان و گەڕەک و بازاڕ و لە یاریگا و لە هەموو شوێنەکان بوو بەبێ جیاوازی لە هونەر بوو لە ئەدەب بوو لە ڕۆشنبیری بوو لە وەرزش بوو لە هەموو بوارەکانایە بێ جیاوازی بەردەوام هاوکار و یارمەتی دەرێکی زۆر باش بوو. بۆیە ئێمە وەک چۆن پێشتر بەڵێنماندا بوو کە هەڵگری ئەو چەپکە گوڵابن لە ئێستش بەدواوە هەر بەردەوامە بین لەسەری. بەڵام کاک حەربی تۆزێک تاوتێ و بابەتە بکەین پێکەوەژیان و برایەتی لە شاری کەرکووک چۆن لیستی و پەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کە بەر لە دەنگدان ئەم بابەتەی زۆر بە جوانی و گەرشاوی بڵاو کردو لە ناو خەڵکی کەرکووکە چۆن لە ناو ئەنجومەنە یاخود لە هۆڵی ئەنجومەنە اقتراحی ئەم بابەتاکەن بۆ هەموو لیستەکانی تر بۆی هەموو بەیەکەوە بە یەک تیم بە کۆمەڵ کار بکەن بۆ ئەوەی دروشمی پێکەوەژیان و ئاشتیانە لە شاری کەرکووک بۆ کۆمەڵانی خەڵکی کەرکووک بەردەوامەوە. ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە. ئەبێ ئێمە هەمیشە ینی مەترسی نەخینە دڵی نەتەوەکانی تر هەمیشە وایان لێ بکەین کە ڕووی ئەوان بە خۆشەویستی بێ بەرامبەر بە ئێمە هەر کاتێک کە مەترسیمان خستە ناودڵی نەتەوەکانی تر ئەوان دژی کورتە بن. بۆیە بۆ ئەوەی کە ئەم دژایەتیان ئەم حەقد و ئەم ڕقال لە دڵی هیچ کەس لە هیچ نەتەوەیەکی کەرکووکایان نەبێ ئەبێ ئێمە هەر سێنەتەوەکەی کەرکووک پێکەوە حکوومەتێکی ئیداری جوان لە کەرکووک پێک بێنین کە لە کورد و لە عەرەب و لە تورکمان و لە کورد و لە ئاشوور پێک بێت بۆی ئەم جوانی و ئەم جەمالەتێکی ئێستا هەیە لە شارەکەمانایە تێک نەچێت. پێشم وانە کە تێکچێت چونکە ئێمە بە تایبەتی وەکو کورد هەمیشە وامان لە هەمیشە وا بەنەتەوەکانمان ڕاگەیاندووە کە ئێمە یەک لیستین یەک دەنجین و یەک ڕەنجین لە شارەکەیە تەنها ڕنگ و جیاوازی نەتەوەکان یعنی ئێمە وەکو کورد برایان وەکو تورکمان و وەکو عەرەب و وەکو کورد و ئاشوور ئێمە هیچ کاتێک جیاوازیمان نەکردووە لە ئەنجومەنی پێشوو شەروا بووین. لەم ئەنجومەنە شایەکە زۆری دەسەڵاتەکان لە لای کورد ئەبێت بەوەی پێی کە 7 کورسی هاوردووە کورد زۆرترین ڕێژا بێت و ڕەنگە ئەو هەواڵەی مەسیحیش ئەگەر هاوکار و یارمەتیدەری ئەو هەواڵانەی ئێمە بێت تقریبا نەتەوەکانی کەرکووک وەکو یەک لە ئەنجومەنی کەرکووکایە ئەتوانن بەیەکەوە کاری جدیتر و باشتر بکەن. ئێمە بیر و ڕامان و ئەفکارمان لەگەڵ نەتەوەکانی تر دژی یەکتری نین هیچ کاتێک بە تایبەتی ئێمە لە بواری وەرزش لە 20 ساڵی ڕابردووی کارکردن و ئیشکردنمانایە تا ئێستاکانە لە ناو یاریگاکان لە ناو هۆڵەکان لە تراکی ساحومەیدان لە مەلەوانگەکان هیچ کێشەیەکی وەرزشی ڕووی نەداوە. ئەمە ئەوەی گەیاندووە کە وەرزش پەیامێکی برایەتی و پێکەوەژیانی هەموو نەتەوەکانی گەیاندووە. ئەبێ سیاسیەکانمانش وەکو وەرزش بیر بکەنەوە چۆن لە وەرزشایە خەڵک هەوڵی ئەوەی داوە کە ئەو برایەتی و پێکەوەژیانە بپارێزێت ئەبێ ئەوانش هەڵگری ئەو بیر و ڕایە بن و ئەو
کێشە و مشاکلانی کە لە عقلی هەندێک لە شۆڤینەکان هەیە بە دەری بخەن و نێهێنن ڕێکدا بکوتێت و ڕێگی نەتەوایەتی لە کەرکووک وا بکات کە تووشی کێشە و مشاکلی ناو خەڵک بین. ئێمە زۆر جار چوینەتە دەرەوە و خەڵکمان بینیوە و پیان وا بووە کە ژیان لە کەرکووکایە زۆر قورسە، بەڵام ئەوەی ئێمە کە تایەژی عکسی ئەوەیە، بەعکسەوە ژیان لە کەرکووک زۆر خۆشە. بە تایبەتی ئێستا من لەگەڵ برایانی تورکمان و عەرەب کە دێنە لام هەست ناکەم کە نەتەوەیەکی تر دیارە واز دەکەم کوردێکە و دێ بۆ لام، یا من کە ئەسمە لای ئەوانەوە نار واز دەکەن من یەکێکم لەوانێ. ینی قەت ڕۆژێک لە ڕۆژان وا بیرمان نەکردوێتەوە کە کەسێک کە دێتە لامان جیا بێت. بۆیە ئەم پێکەوە ژیانە زۆر گرنگە. ڕەوانشاد جەنابی مامزەلال لە زۆر کۆبوونەوە و لە زۆر بۆنەیە ئەم قسانی دووبارە کردەوە کە ئەمەی هەر بۆ ئەوە نەبوو کە دووبارەیە کردەوە ئەبێ ئەو برایەتیە بپارێزین، ینی ئەی بۆ ئەوەی بوو کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە وەکو کورد ئەگەر دەسەڵاتیشمان گرتە دەست ئەوان نەترسێنین لەوەی کە جێلەقیان کەین یان ئەوان لە خۆیان بترسێن یان لە ژیانی خۆیان بترسێن، لە ماڵمولکی خۆیان بترسێن. بۆیە ئەبێ بەرنامەکانی ئەفکارەکانی ڕەوانشاد مامزەلال هەمیشە لە دید و مێشکی هەموو تاکێکی کورد بێت بۆی بتوانین ئەو پێکەوەیە تاسەر و بەردەوام بێت. کاک حەبیبی بە ئەم پرسیارە بکەین، ئەم پرسیارە بە پرسیاری خەڵک بێت و بە ناو خەڵکەوە بێت. بەڕێزت کەساتیشی دیاری لە شاری کەرکووک هەروە سەرۆکی لیژنەی ئۆلیمپی هەروە کادری حزبێکی دیاریشیت لە کەرکووکە زۆرترین دەنگی بەدەست هێناوە. ئەگەر لە ڕابردوودا پێش دەنگدان بەڕاستی هەندێک خەڵکە بوو بێ نیگەران بوو بێ وەکو پێویست خزمەت نەکرابێ، وەکو پێویست گوێ لە داواکاری بۆچوونەکانیان نەگیرابێت، ئەگە چی وەرزشکار بێت، چی گەنجان بێت، چه هەر بوارێکی تر بێت، تاکو چەند پێویستە ئێستا بەدواوە بەڕاستی دەرگای لیژنەی ئۆلیمپی و دەرگای شوێنە گەنجانەکان و شوێنەکانی تر بەڕووی هەموو کەسێکا کراوە بێ و گوێ لە داواکارەکانی هەمووان بیجرێت. چێمە بینیمان بەڕاستی لەم دەنگدانە ئەوەی لەسەر ئەو ئامانەتی لەسەر شانی خەڵک بوو بۆ پەڕی ئینتیمایی نەتەوایەتی و نیشتیمانیەوە هاتن دەنجاندا و دەنجان بە حزبەکەی مامدا و پێویستە ئێوەش باوکایەتی بۆ هەموو کەسێ بکەن و جیاکاری نەکەن و ئەوەش هەمیشە ئەجەندا و پرانسی بۆ ئایدۆلۆژیای مامجەلال بووە. دەڵێ دەست خۆش بێ، بەڕاستی پرسیارێکی گرنگە. ئێمە پێشتر کارمان کردووە وەکو موەسسەیەک لە کەرکووکایە، پێشم وایە کە هەموو خەڵک شایدیەوە دەن قەت ڕۆژێک لە ڕۆژان ئەسڵن هەر دەرگاکانمان بەس لە کاتی ئامادە نەبوونی خۆمان ئاگەجیرابێ، ئەژینە هەر کاتێک ئێمە لێ بوو بێتین دەرگامان کراوە بۆ قەت دانەخراوە، بەڵام خەڵک حەقی خۆیەتی خزمەتی زیاتر بکرێ، بە تایبەتی وەرزشکاران بەداخەوە لە گەڕەکەکان وەکو پێویست یاریگای باشیان نییە، لە گوندەکانمان وەکو پێویست شوێنی وەرزش بە شێوەیەکی باش و چاک نییە. بۆیە خەڵک ئستەحقاقی خۆیەتی داواکاری لە خەڵک هەبێت، بە تایبەتی لە موەسساتەکان لە دەوایری دەوڵات. ئەنجومەنی پارێزگاز زۆر گرنگە. ئێمە لە ئەنجومەنی پێشوو زۆر کاری باش کراوە و ئەو هەواڵانەمان کە پێشتر لێنانە بوون زۆر باش بوون، بەڵام بەداخەوە ئەنجومەنەکە نەما و تەواو بوو. لە ئەنجومەنی تازەیە دڵنیام لەوەی کە ئەم کەسانی کە هاتوونەتە پێشەوە سیانی سێ گەنجی زۆر باشتیایە، وەڵا هەمویان تەسەورەکەم هەر گەنجین زۆر باشن، توانە و ئیمکانیەتێکی ئیشکردنی زۆر باشیان هەیە. سێ لەو هەواڵانش وەرزشکارن، ڕاستە بەناوی وەرزش و ئەمانەوە نەبوونە، بەڵام هەم کاگڕێ بارخۆی وەرزشی کردووە، هەم مامۆستا مەلا ئەحمەد یەکێک بۆ لە یاریزانانی تایکواندۆ، هەمش کاک نشاتیش خۆی یەکێک بوو لەو وەرزشکارانەی کە ڕۆژانە لە هۆڵەکان ئێمە ئەمانبینی پێشەوە. بۆیە ئەو کەسایەتیانە پێم وابێت خزمەتی زۆری وەرزش و وەرزشکارانەکە. مامۆستا پەروینیش کە سەرکەوتو ئەوی خۆشی یاریزانی تۆپی دەست بووە، ینی بە بڕوای من ئەم هەواڵانەی ئەنجارە سەرکەوتونە لە وەرزش نزیک ئەبنەوە، خزمەتی باشی وەرزشی کەرکووک ئەکەن. ئێمە پێشتر لە ئەنجومەنی پارێزگایە بەڕاستی خزمەتێکی زۆری وەرزشکراوە. ئێستاش ئیمکانیات و پارەی زیاتر لە عێراقایە هەیە، ئەو زەمانەی پێشوو لەگەڵ ئێستاە زۆری فەرقە. جاران ئەگەر 5 ملیار و 6 ملیار و 10 ملیار بۆ وەرزش نەک بۆ وەرزش هەر بۆ ئەنجومەنی پارێزگا تەرخان بکرایە، ئێستا گەیشتۆتە 20 ملیار و 40 ملیار و ساڵانە 50 ملیار تەرخانەکرێ بۆ پارێزگاکان. بۆیە مەجاری ئیشکردنی زۆر باشیتایە، هەم لە ڕووی زادەوبانەوە ئەتوانن خزمەتی باش بکەن، هەم لە ڕووی کارەبا و لە ڕووی هەموو سێکتەرەکانی تر، بە تایبەتیش لە بواری وەرزش
یعنی ئێمە ساڵی 2022 بینیمان پارێزگاری کەرکووک 7 ملیار و 500 ملیۆنی بۆ وەرزش تەرخانکرد. ئەمە پارەیەکی کەم نییە. ئەگەر بە باشی و بە چاکی بێتە خوارەوە و سەرف بکرێ بۆ هەموو گەڕەک و بۆ هەموو گوندێک و بۆ هەموو ناحێ قەزاکان بە یەکسانی دابش بکرێ، هەموو گەڕەک و بانێک بەری ئەکەوێت کە لە هەر ساڵێکا لە پرۆژەیە بۆ 2 پرۆژەی بۆ بکرێ. بە بڕوای من ئەنجارە ئەنجومەنی پارێزگا فعالتر و چاکتر ئەبێت، دەستکراوەتر ئەبن، ئیمکانیاتی باشتریان لەبەردەسا بێت، خزمەتی زیاتر و چاکتری خەڵکیش ئەکەن. خەڵکش سەقاقی خۆیەتی. ئێمە بینیمان ئەوەی کە ئێمە لە ماوەی 48 بۆ 50 ڕۆژی ڕابردووایە لەگەڵ خەڵکا بووین، بەڕاستی خەڵک زۆر دڵسۆزانە هاتە پێشەوە. بۆیە لێرەوە دەستخۆشی لە هەموو هەواڵەکانم ئەەکەم، بە تایبەتی لە بواری وەرزش، لە یانەکان، لە یەکێتی وەرزشیەکان، لە تیپە ملیەکان، لە وەرزشکارە دێرینەکان، لە ڕۆژنامە نووسانی وەرزش، لە هەموو ئەو سێکتەرانی کە لەناو وەرزشایە بەڕاستی زۆر ماندوو بوون لە ڕابردوو. کاری زۆر باشیان کرد بۆ سەرخستنی لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە و دەستخۆشیشیان لێکەین و ئەوەی لەسەر شانی خەڵک بوو کردی، ئەوەی ماوەتەوە ئەو هەواڵانی کە سەرکەوتونە ئەبێ داکوکارێکی باش بن بۆ قسمەتکردنی هەموو چین و توێژەکان و بە تایبەتیش لە بواری وەرزشایە، چونکە خۆتان ئەبینن ینی زۆربوونی کەفەتریا و زۆربوونی چایخانەکان و زۆربوونی ئەو وەسایلانەی کە خەڵک بەلاڕێیا بات ئەمە شتێکی باش نییە و خراپە. بۆیە ئەگەر لە گەڕەکانایە هۆڵی باشتر بکرێتەوە، یاریگای چاکتر دروست بکرێت، مەلەوانگەی باش دروست بکرێت، وابێ خزمەت بە خەڵک بکات بە دڵنیاییەوە، خەڵکێکی ڕۆشنبیر و وشیار و ئینسانی ژیرت بۆ دروستە بێت، نەک ئەوەی کە ئێمە من یەکێ لە ساڵەکان پێش ئەوەی کە لە تونس ئەو مزاهرە گەورەی کە دژی حکومەت و دەوڵەت کرا، من لێیە بووم بینیم لە هەموو کۆڵانێکایە چایخانە و کەفتەریایەکە بێ بڕوا بکە لەگەڵ تونسیەکانایە زۆر بەیەکەوە دانیشین و قسەمانە کرد. وتم ئێوە ناگەنە 2 مانگی کە ئەڕوخێ دەوڵەت و وڵاتەکەتان، وتیان بۆ وتم زۆربوونی ئەم زۆرە شتانە نەمانی دەوڵەتەوە زۆر خراپە، بۆیە ئێوە بێ بیر لەوە بکەنەوە پەنا بۆ وەسائل و مەسائلی تر بەرن. بڕوا بکە من گەڕامەوە 2 مانجی نەبێت حکومەتەکە ڕماخ ئەوانەی کە قسەم لەگەڵانەکرد تەلەفۆنیانەکە یان دیارە تو هاتوویتە بۆ مەسائلێکی تر سۆزانی دوالێ دەوتم کاکە خەڵکەکە دەموچاوی ئاوایە وا دیارە. بۆیە خەڵک ئەبێ وشیار بکرێتەوە، ئەبێ ژیر بکرێتەوە، خەڵکیش ئەستەخاقی خۆیەتی لەوەی کە خزمەتی بکەی، ئەبێ هەوڵی بۆ بدەی لەوەی کە یاریگای جوان لە هەموو گەڕەکانایە هەبێ. بۆ لە گەڕێکی وەکشی وەک ڕەحیماوە یاریگایەکی باش و چاک نەبێ، بۆ لە شۆرزیان نەبێ، بۆ لە ئیسکان نەبێ، بۆ لە پەنجاعەلی و فەیلەقایە نەبێت، بۆ لە گەڕەکانی تری وەکو هەروبە و وەکو ڕێگای بەغدا و تسعین و شوێنەکانی ترش نەبێ. حەقە لە هەموو شوێنەکانایە شوێنی وەرزش پارکێکی گەورە بکرێتەوە، تەرخان بکرێت بۆ وەرزش. ئێمە باشترین و چاکترین مۆقعمان لە کەرکووکایە خاسەیە، بۆ لێواری خاسە ناکرێتە شوێنیی ڕاکردن بۆ خەڵکی بەیانیان وەکو چۆن لە وڵاتانی دەوروبەری خۆمانەوە ئێران لە تەنیشتمانە بڕۆ هەر شارێ لە شارەکانی ببینە گەورەترین شوێن و مۆقعی وەرزشی بۆ کراوە. یعنی خاسەی کەرکووک لە لێوارەکەی ئەتوانی 2 مەتر لە لێواری تەرخان بکەی بۆ ڕاکردنی خەڵک. بۆ لەم شاری ئێمەیە ئەم جۆرە کارانە ناکرێت. تا ئێستا فەرموو لەم شاری ئێمەیە تراکێکی سەح و مەیدان نەماوە، ئەوەی هەبوو لە نادی سەورە بۆ ئەویش نەما. ئێستا خەڵکەکە لەسەر خۆڵ ڕاکەن. ئەنجاش لە یاریزانەکانمان گەیشتونەتە ئاستی منتەخەبی عێراق. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. ئەبێ ئەمانە ئەم ئەنجومەنەی کە ئێستا ئەسنا ئەنجومەنی پارێزگاوە ئەبێ بە پرۆژە و بە داتا و بەڕاستی بە سزل و بە دەفتەری گەورەوە بڕۆنە ژوورەوە، بۆی هەر مانگە و کارێک جێبەجێ بکەن، لە بوارێکایە ئیش بکەن، لە هونەر ئیش بکەن، لە ئەدەب ئیش بکەن، لە ڕۆشنبیری ئیش بکەن، لە وەرزشایە ئیش بکەن، لە هەموو بوارەکانی ژیانەیە ئەبێ ئیشکە. خەڵک ئەستەخاقی خۆیەتی. بەڵێ تۆ باو پرسیارەش بکەین. هەمیشە وەرزشکارانی کەرکووک و چینێکی گەنجان بوونە، هەمیشە داینەمۆی سەرکەوتنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوونەوە. ئێمە بینیمانە لە هەڵبژاردنەکانی پێشووشە بەردەوام وەرزشکاران پاڵپشتی حیزبەکەی مابوونەوە، پاڵپشتی لیستەکەی مابوونەوە، بەردەوام خولیان کردوێتەوە، بەردەوام کاندیدەکان پشتیان بە وەرزشکاران بەستووە. بەڕێزت وەکو کەسایەتیشی دیار کە خزمەتیشی زۆرت بە وەرزشکاران کردووە، بە وەرزشی سنوورەکە کردووە، چی پەیامێک تەیە بۆ وەرزشکاران کە لە هیچ قۆناغێکدا حیزبەکەی مامیان جێنێشتووە و لیستەکەی مامیان جێنێشتووە و داینەمۆی سەرکەوتنەکانیش بوونە؟
وەڵام من دەستخۆشیان لێکەم و سوپاسشیانەکەم ڕاستی ئەوەی کە لەسەر شانی وەرزشکاران بوو بەبێ جیاوازی کردیان ئەوەرکەی کە لەسەر شانیان بوو جێگای ڕێز و تەقدیرە بۆیە منش داوا لەو کەساناکەم کە بە تایبەتی لەو ئەندام و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەرچوونە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمەیان لەبیر نەچێت ئەو وەرزشکارانی کە خزمەتی ئەوانیان کرد لە ماوەی ڕابردووە لە بیری نەکەن چۆن ئێمە قەڵایەک و پشتێک بوون بۆ ئەوان ئەبێ ئەوانش لەم ڕۆبەدەواوە ببن بە قەڵایەک و پشتێک بۆ وەرزشکارانی کەرکووک و خزمەتی وەرزش بکەن لە کەرکووکایە ئێمە تەنها بە خزمەتکردن بۆ وەرزشکاران دەتوانین وڵامی ئەوان بدەینەوە ئەجینا ئەوەی کە ئەوان کردیان زۆر زۆر گەورە بوو ئەو کردەی ئەوان تەنها بە خزمەتکردنی ئەوان کۆتایی پێدێ ئەگەرنا خزمەتی ئەوان نەکرێت بەڕاستی وەکو جاران بێت ئەوانش سار دەبنەوە ڕەنگە زاریشتر وەکو پێویست نییە لە پێشەوە من لەمڕۆوە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی لە هەوڵاڵان لە دەستگای هەڵبژاردنەکەم لەمڕۆ بیر لە هەڵبژاردننی دوای ئەمە بکەنەوە 4 ساڵی تر بیری لێ بکەنەوە لە ئێستاوە ئێمە بێ ئیشی بۆ بکەین نابێت تەنها لە کاتی بانکەشەی هەڵبژاردنایە خەریک و کار و ئیش و ئەمانە بین ئەبێت لەم ڕۆ بەدواوە بیر لەوە بکەینەوە بۆ 4 ساڵی ئایندا خەلەلەکانمان لە چۆ بوو دەست بخەنە سەر برینەکانەوە هەمووی ڕوونی کەینەوە بۆ خەڵک وەکو پێویست نەبووینە لەگەڵ خەڵکایە خەڵک بۆ نایە بۆ دەنگدان یان کێشەی خەڵک لەوەیە بوو کە پەنجەی زۆری دەرنەچوو بۆ دەرنەچوو کاکە ئەم خەلەلانە بێت چارەسەر بکرێ نابێ بۆ هەڵبژاردنێکی تر ئێمە پشتی لێ بکەینەوەکەی کاتی بانگەشەی هەڵبژاردن بوو ئەو کاتە بینە پێشەوە هەوڵ لەگە خەڵکایە بدەین و داوایان لێ بکەین کە بێن بۆ سەر سنووقی دەنگدان ئەبێ هاوکار و یارمەتیدەری خەڵک بین بە تایبەتیش ئێمە لە بواری وەرشایە بیر لەوە بکەینەوە کە چۆن خەڵکی خۆمان لە ناو وەرزشکاران لە یانەکان لە یەکێتی وەرزشیەکان لەوە تیپە ملیەکان لە گەڕاکەکان چۆن بیر لەوە بکەینەوە یاریگایان بۆ دروست بکەین شوێنیان بۆ بدۆزینەوە ئیتر بۆی بتوان ئەوانش جاریش تر کە داوامان لێیان کرد بە دوای دەنگمانەوە بێن هاوکار و یارمەتی دەرمان بنەوە وەک چۆن لەم هەڵبژاردنە و لەوانی پێشوشایە بینیمان کە یەکێک لەو سێکتەرە گرنگانەی کە یارمەتی حزب و دەسەڵاتی داوە وەرزش بووە زۆر یارمەتی دەرێکی جوارش بووە وەرزشکاران بە شێوەیەکی گشتی چونکە گەورەترین چین و توێژ لە ناو کۆمەڵایە وەرزشان لە هەموو ماڵێکایە هەیە هەموو ماڵێک وەرزشکارێک ئەگەر یەکی یادوان یاسیانی تیانە بێ کەمتر نییە بە تایبەتی لە کەرکووکایە ببینن کە زۆرترین یاریزان لە هەڵبژاردەکانی عێراق لە کەرکووکایە لە هەموو بوارەکانە یعنی ئەمە دەستکەوتی زۆر زۆر گەورەیە ڕواکەی شار هەیە تۆپی پێی ئێستا لەم شارە ئێمە تۆپی پێوەکو پێویست نییە بەڵام زیاتر لە چەندین یاریزانمان نزیکەی 20 بۆ 25 یاریزان تا ئێستاکانە لە منتەخەبی عێراقایە بوون لە بوارەکانی تریشایە عینەن لە باسکەیە یاریزانمان هەیە لە تایکواندۆیە هەمانە لە کاراتەیە هەمانە لە ڕیشەیە هەمانە لە یاریەکانی تر بە تایبەتی لە یاریە تاکەکان لە هەموو یاریەکانەیە یاریزانمان لە هەڵبژاردی عێراقایە و ئێستاش تەمسیلی عێراقیەکەن و لە بوارەکانی وەرزشی خۆیانەیە بەشداری لە خولە نێودەوڵەتیەکانەکەن و نەتیجەشیان زۆر زۆر باش بۆیە ئەمە جێگای ڕێز و تەقدیرە ئەبێ ئەم تەقدیر و ڕێزەی ئێمەش زیاتر بێ بۆیان بۆی بتوان ئەوان باشتر هەوڵ بدەن و بێنە پێشەوە بڕواکەی ئێمە وەرزشکارمان هەیە چوە بەشداری لە بتوڵاتی دەولی کردووە لە سەر حساب و ژیرفانی خۆی ڕۆی بوو ئەمە کارەساتە نابێ ئەمە بمێنێ ئیتر لەم ڕۆبەدەوە ئەبێ ئەنجومەنی پارێزگا هاوکار و یارمەتیدەر بێ بۆی بتوانین هەم لە ڕووی پرۆژە و هەم لە ڕووی هاوکاری و یارمەتیەوە چونکە ئەبواب زۆرە لە ناو پارێزگا ئەنجومەنی پارێزگایە هیوادارین کە جێگای متمانەی خەڵک بن و بە تایبەتیش وەرزش کاک حەربی بە ئەمە بکەم بە کۆتا پرسیاری ئەم تەوەرەمان ئەگەر دروشمی لیستەکەمان یاخود ژاندە سیاسەکەمان ئاشتی و پێکەوە ژیان بیت ئەگەر بینە و پرسیارە بۆکو سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپی لە شاری کەرکووک بکەین کەرتی وەرزش تا چەند گرنگی بەم دروشمەداوە وەرگرتنەکان مامەڵەکردنەکان بەبێ جیاوازی لە نێوان نەتەوەیەک ژاندێک ڕەگەزێک تا چەند ئەم بابەتتان پاراستۆکە وەرزشکارانن بەبێ جیاکاری وڵی ینی ئەوەی کە ئەبینرێت لە کەرکووکایە نەتەوەکان دڵیان پێخۆشە وەرزشە بە تایبەتی لە 20 ساڵی ڕابردوو بە تایبەتی لە دوای ساڵی پێشووتر شەروا بووە بەڵام لە ئێستاە بە تایبەتی لە دوای ساڵی 2023 کە ئێمە گەڕاینەتەوە ئیشمان کردووە ئەو دروشمەمان پاراستووە لە ساڵی 2004
ڕەوانشاد جەنابی مامزلال لەگەڵ ئێمەیە کۆبووە کە ئێمە بینی هەموو نەتەوەکان زۆر دڵخۆش بوو وتی من ئەمەمەیە ئەمە بپارێزن بە تایبەتی منی بردە ژوورێک زۆر قسەی لەگەڵا کردم زۆر ڕێنمایی کردم کە هەتا ماوە هەتا عیش بکەم نابێ ئەو برایەتی و پێکەوە ژیانی نەتەوەیەتیە وەلا بنین بەڵکو هەمیشە ئەبێ وای لێ بکەین کە زیاتری بکەین تا ئەوان دڵنیابن لە ئێمە کە ئێمە لەم بوارەیە ئەوان جێنایدین و پێکەوە بین بۆیە ئێمە هەڵگری چەپە بڵەکەین لەو ڕۆژەوە هەتا ئێستاکانە هیچ فەرق و جیاوازیەکمان نەکردو ئەگەر لە کاتی داوامی ڕسمی ئێمەیە هەر تاکێک لە ئێوە بێتە ناو ئەو بارەگا و مەقڕی ئێمە ئەزانێ ئەوە ئێمە چۆن ئەوەمان پاراستووە عەرەب دێ تورکمان دێ کل دێ ئاشور دێ هەرچی خەڵکێک دێتە لای ئێمە ڕێز و تەقدیری لێژیرە قەت ڕۆژێک لە ڕۆژان کەسێک ئیشێکی هەبوو بێ کارێکی هەبوو بێ لە لای ئێمە نەگەڕاوەتەوە لەوەی کە ئێمە وتوبێتمان ئەمە کورد نییە ئەمە عەرەبە ئەمە تورکمانە ئەمە یاسەر بە هەر حەزب لایەنیشتر لە لای ئێمە وەرزش پێکەوەی کەرکووک ئەپارێزێت هەوڵی پاراستنی ئەو پێکەوە ژیانە بە بەردەوامی ئەدەین و جیاوازیشی تیان ناکەین و هەر بەردەوامیشێت دڵنیاشم لەوەی کە ئێمە سەرکەوتوو بووینە لەو کارە نەتەوەکانش لێمان ڕازی بە دەلیلیش ینی ئەبینیت کە ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانمانەکات و ئەمیش ئەواگەیەنێت کە ئێمە لەم کارەیە سەرکەوتوو بووینە دەستخۆش کاکەبی سپاس دەستخۆش سپاس بێگومان هەموو چینەکانی کۆمەڵگە خزمەتیان کرد بە ئایدەلۆجیا و لیستەکەی مام بەڵام چینی وەرزشکاران کە دیار بوون و ئەوان ئامانەتە مێژوویەکەیان لەسەر شانی خۆیان لا بردوودایانە دەست هەواڵە دڵسۆزەکانیان بۆ ئەنجومەنی پارێزگا و پێویستاوانیش هەست بە بەرپرسیارەتی مێژووی بکەن پێم وا بێت چینی وەرزشکارانیش